زۆرجار ئەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبینین کە دەڵێت لە بۆ نمونە ئەو ئاەتە بخینە لە بۆ سەهلکردنی خان و فرۆشتن یاخود لە بۆ زەواجکردن یاخود لە بۆ سەیارەکردن و ئەو شتانە ئەوە ڕاستن. ئەسڵ و ئەساسی نییە قورئان بۆ دانەبەزیوە بیخوێنی زەواجت ئاسانە بێ و بیخوێنی فەقیریت لەسەر لاچێ و بیخوێنیت نازانم خان و ئەکڕیت و ئەسڵ و ئەساسی نییە شتانە هیچ پەیوەندیەکی بەو جۆرە بابەتانەوە نییە. قورئان هاتووە خەڵک عەمەلی پێ بکات حوکمی پێ بکات و بیخوێنێتەوە ئەجر و سەوابی پێ بگات نەک بۆی وەڵا هەموو شەوێ سوڕەتی واقعە بخوێنیتە توە فەقیر نابیت وەڵا ئیش نەکەی 100 سوڕەتی واقعە بخوێنیت هەر فەقیرە بیت کەواتە ئەبێ هەنگاو بنی بۆ ئیشکردن تۆ بڕی خۆت ماندوو کەیت ئەو کاتە دوعا بکە فەقولت استەغفروا ربکم استغفار دەور ئەبینێ استەغفر الله دەور ئەبینێت ئینسان ئەستەغفر الله زۆر بکە بەڵام بەو مەرجەی تەوبەی لە تاوانەکانی کرد بێت.